دەنگووەکی وا هەیە کە سی جوان کە ئەکاتە سی ئەم مانگە بیبی دۆچکۆین لەناو باینەنسی لیست ببێ بچیتە تویتر دەنگ و باسی گرنگ هەر بۆ بیبی دۆچکۆینە بچیتە تەلەگرام دەنگ و باسی گرنگ دیسانەوە هەر بۆ بیبی دۆچکۆینە بچیتە ماڵپەڕێک و ماڵاتیەکان بەڕاستی بیبی دۆچکۆین چ دراوێکە کە ئەوەندە خۆشەویست بووە لای زۆربەی خەڵک بەڕاستی بچیتە هەر شوێنێک دەنگ و باسی زۆر بە قووەتی هەیە بەنسبەت ئەم دراوە خۆشەویستەی بۆیە منیش بەڕاستی پێویستە کە ئەم دەنگ و باسە گرنگانە بۆیەوە لەسەر دراوی ئەلکترۆنی بیبی دۆچکۆین ڤیدیۆ دروست بکەم چونکە ئازانم زۆربەی خەڵکی کوردستان هۆڵدەری دراوی ئەلکترۆنی بیبی دۆچکۆین بەڕاستی دەنگ و باسی زۆر گرنگەیە بەنسبەت توکەنسوزی 54 تریلیۆنی دراوی ئەلکترۆنی بیبی دۆچکۆین لەسەر نێتوەرکی ئێسێریوم و هەروەها دەنگووەکی زۆر بە قووەتی هەیە کە سی ئەم مانگە سی جوان دراوی ئەلکترۆنی بیبی دۆچکۆین لەناو گەورەترین ئێکسچێنجی دنیا کە باینەنسە لیست ببێ بۆ ئەوەی ڕاستی ئەم دەنگ و باسانە بۆ ئێوە بخەمە ڕوو لەم ڤیدیۆدا بینەری ئەم ڤیدیۆی بن تا کۆتایی ڤیدیۆەکەی بە پێش مێخن چکە بەڕاستی ئازانم هەمووتان کاتێک کە دەنگ و باسی بیبی دۆچکۆین دێ هەمووتان بەڕاستی زۆر خۆشحاڵ دەبن بەناوی خوا سەلاو هاوڕان هیوان بە هەر شوێنێ بن ساخ و سەلامەتتان دروست بن ئینشاءالله بەڕێزان دیسانەوە منی هاتموعین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت لە پێیجی فەیسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە چەنەلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت بۆ بەڕێزانەکە یەکەم جارە و چەنەلەیە بینن لێرە چەنەلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە من میهاتموعین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنەلەوە بڵاوەکەمەوە کە ئێوە بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لەدەست نەدەن کە من بڵاویانەکەمەوە چەنێلەکە سابسکرایب بکەن زەنگوڵایتان نشێش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێکەمە ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتوب لە ڕێی نوتیفیکیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکان ببینن بەڕاستی ئازیزان دەنگ و باسی بیبی دۆچکۆین ئەوەندە گرنگە ئەگەر لایەنی کەم هەفتەی 2 ڤیدیۆش بێ من لەسەر ئەم دراوە خۆشەویستە کە بیبی دۆچکۆینە بۆیەوە بەڕاستی ڤیدیۆ دروست بکەم کە لە ئێستادا دەنگووەکی وا هەیە کە سی جوان کە ئەکاتە سی ئەم مانگاوڕێن بیبی دۆچکۆین لە ناو گەورەترین ئەکسچێنجی دنیا کە باینەنسە لیست ببێ ئازیزان ئەم دەنگ و باسە من نە تەئیدی یەکەم نەشەرێم وان نییە چونکە لێرانە بەڕاستی شتێکی گەورە قەرارە لە ناو توکەنسوزی بیبی دۆچکۆین ڕووبدات کە سبەینێ ئەم توکەنسوزیە ڕوادە ئازیزان بەڵام لێرانە شتێکی زۆر گرنگکە هاوڕێن کە ڕۆژی توکەنسوزی بیبی دۆچکۆین هەمان ڕۆژە کە ڕۆژی لەدایکبوونی ئیلان ماسکە لە گوگل یاتوانن سێرچی بکەن کە 28 ژوان 1970 لەدایک بووە ئیلان ماسک باشە بۆچی بیبی دۆچکۆین کە دراوێکی زۆر خۆشەویستەوە بەڕاستی سوپایەکی زۆر گەورەی هەیە بەنسبەت هۆڵدێرەکانی بێت لە ڕۆژی لەدایکبوونی یەکەم دەوڵەمەندی جیهان کە ئیلان ماسکە بێت ئەم توکەنسوزیە گەورەیە ئەنجام بدات بەڕاستی شتێکی سیر نییە بوویەوە بەڵام من یەکشت بەیوە ئەڵێم هاوڕان بەنسبەت ئەو دەنگوەی کە قەرار وایە سی جوان کە سی ئەو مانگە ئەکەت بیبی دۆچکۆین لەناو گەورەترین باینەنس لەناو ببورن گەورەترین ئەکسچێنجی دنیا بەنسبەت کریپتۆ کە باینەنسە لیست ببێت لەوانەیە ئەو شتە ڕووبدا ئازیزان لەبەر چی چونکە هەروەکو ئازانین کە بازاری کریپتۆکارنسی سەتا 6 لایەنی کەم ئەتوانین بڵێین لە دەست ئیلان ماسکیە و ئیلان ماسکیش ئەتوانێ ئەوەی 100% بزانن کە مادام بیبی دۆچکۆین لە ڕۆژی لەدایکبوونی ئیلان ماسک دێت توکەنسوزی 54 تریلیۆنەکە یەکەم ئەوەش باش بزانن کە خاوەنی بیبی دۆچکۆین خودی ئەم شەخسەیە کە ئیلان ماسکە کە ئەوە شتێکی زۆر گەورەیە بۆ هەڵدێرەکانی بیبی دۆچکۆین بەڕاستی کەسێکی وا یەکەم دەوڵەمەندی دنیا بێت پشگیری لە دراوی ئەلکترۆنی بیبی دۆچکۆین بکات و ئەوەش دوورمەگرن ئازیزان هەروەکو گوتم کە سی مانگ بەڕاستی باینەنس بیبی دۆچکۆینی لیست بکات لەبەر دوو هۆکارێک یەکەم ئەوەیە کە یەکەم دەوڵەمەندی دنیا کە ئیلان ماسکە بەڕاستی پشگیری یەکەمی دراوی ئەلکترۆنی بیبی دۆچکۆینە ئەتوانین بیلین کە باوکی دۆچکۆینە و هەروەها بیبی دۆچکۆینیش کوڕی دۆچکۆینە کە ئەمەش ئەکاتە باوکی دۆچکۆین و هەروەها بیبی دۆچیش ئەتوانین بڵێن کە نەوەی
ئیلان ماسکیە بەڕاستی شتێکی زۆر جوانە ئازیزان ئێوە دڵنیابن لەوەی کە دراوێکی باشتان هەڵبژاردووە و هۆڵتان کردووە کە بێبی دۆچکۆین لە ئاندەیەکی ترا بەڕاستی دەتەقێتەوە و زۆربەی ئەو کەسانەی کە هۆڵدەری ئەو دراوە خۆشەویستن کە بێبی دۆچکۆینە بەڕاستی لە ڕێی بێبی دۆچکۆینەوە زیاترین قازانجەکەن من دیسانەوە پێتان ئەڵێم ئەو دەنگوەی کە هەیەک بە نسبەت باینەنسی لەوانەیە ئەو شتە ڕووبدا ئەزیزان چونکە هەروەکو گوتم یەکەم ڕۆژی توکانسوزی بێبی دۆچکۆین هاوشێوەی ڕۆژی لەدایکبوونی کاویش ئیلان ماسکە کە 28 جوانەکە ئەوە بوو باینەنسیش چی لەوە باشتر کە کەسێکی وەکو ئیلان ماسک و یەکەم دەوڵەمەندی دنیا بێت خۆی بە خاوەنی بێبی دۆچکۆین بزانێت و چی لەوەی باشتر کە بەڕاستی بێبی دۆچکۆین بێت باینەنس بێت ببورن بێبی دۆچکۆین کە خاوەنی ئەم دراوە ئیلان ماسکە بێت لە ناو ئەکسچێنجی خۆی لیست بکات بوو ئەوەی بەڕاستی زۆربەی حوتەکان بێن ئەم دراوەی بکڕن و هەروەکو کەشی بامان بینی لە ساڵی ڕابردوودا کە چون پامپی خوارد ئیلان ماسک دەتوانێت ئەم دراوەش هەر بە هەمان شێوە پامپی بدات بە نسبەت ئەوەش کە زۆر کەس لە ئێوەڵێن کە لە پاش پامپی ببورن توکانسوزی 50 کوارتلیۆنەکەی بێبی دۆچکۆین چەند سفری کەمەکاتەوە ئەوە دیارنی ئازیزان سبەی کە 28 مانگەکە هەموو شتێک دیارە بێ ئەگەر بێت و لە پاشە و توکانسوزیەی بەڕاستی ئیلان ماسک تویتی و پشگیری ڕاستەقینەی خۆی دەرببڕێ بوو دراوی بێبی دۆچکۆین بەڕاستی شاهدی پامپی گەورەی بێبی دۆچکۆین دەبین و لەو کاتەشدا کە باینەنس بەڕاستی ببێنێ کەسێک وەکو ئیلان ماسک خاوەنی ئەم دراوەیە چی لەوەی باشتر کە دراوێک لیست بکات لە ناو ئەکسچێنجی خۆی کە باینەنسە ئەویش بێبی دۆچکۆین بێ بەڕاستی شتێکی زۆر سەرکەوتنەکی زۆر گەورەیە بوو دراوی ببورم بوو باینەنس کە بێت بێبی دۆچکۆین کە خاوەنەکەی ئیلان ماسک بێت لە ناو ئەکسچێنجی خۆی بەڕاستی لیست بکات بوو ئەوەی زیاترین قازانجیش لە ڕێی بێبی دۆچکۆینەوە ئەکسچێنجی باینەنس بکات لە ئێستادا دراوی ئەلەکترۆنی بێبی دۆچکۆین 230 ڕەنکی لە سایتی کوین مارکێت کەپ بەڵام لە کوینگێک و هاوڕان نزیکەی 140 بەڵام ئێمە زیاتر پشت بە کوین مارکێت کەپە بەسین چونکە مەرجەی دراوە ئەلەکترۆنیەکانە و لە ئێستادا 807 معاملەی پێکرێ و لە ماوەی 24 کاتژمێرە 23.27 لە سەتا بەرەو هەلکشان چووە و بە نسبەت بیتکۆینەوە 2.6 لە ماوەی 24 کاتژمێرە بەرەو هەلکشان چووە و بە نسبەت سریۆمیش 0.87 لە سەتا بەرەو هەلکشان چووە دەتوانن لەسەر نێتوەرکی باینەنس سمارت چاین بە هەروەها ئتریوم ئەم دراوەی بکڕن لە ئێستادا مارکێت کەپی ئەم دراوە 200 میلیۆن دلارە و هەروەها مارکێت کەپی ڕۆژانەی 8 میلیۆن دلارە کە بە نسبەت 24 کاتژمێری ڕابردوودا 27 لە سەتا بەرەو داکشان هاتووە مارکێت کەپی ڤۆڵۆمی 24 ساعتی ئەم دراوە خۆشەویستەی و لە بەشی مارکێتەوە دەتوانن بچن و ئەو ئەکسچێنجانە کە بەڕاستی بێبی دۆچکۆین لە ناو لیست بووە ببینن لێرانە کە گرنگترینیان کوین تایگەر ئۆکیکس لاتۆکەن و چەندین ئەکسچێنجی بەناوبانگی تر کە بێبی دۆچکۆین لە ناو ئەم ئەکسچێنجانە لیست بووە بێبی دۆچکۆین 47 لە سەتا توکانسوزی کردووە و هەروەها ئێستا 231 کوارتلیۆنە و هەروەها 115 کوارتلیۆن ئێستا دراوی ئەلەکترۆنی بێبی دۆچکۆین لە ناو بازاڕەیە کە کڕین و فروشتنی پێ ئەکرێ و هەروەها لێرەنە ئازیزان کاتێک کەچینە سەربەشی ئەکسپلۆر دیسانەوە دەتوانن بێن و بەڕاستی ئەوەی باشە کە بێبی دۆچکۆین دائیمەن لەسەر هۆڵدەرەکانی زیاتەکە کە ئێستا خاوەنی 1,576,215 هۆڵدەرە کە ئەمە بەڕاستی سەرکەوتنەکی زۆر گەورە چونکە بێبی دۆچکۆین خاوەنی سوپایەکی زۆر گەورەیە لە هۆڵدەرەکانی کە ئەمە بەڕاستی لە ماوەیەکی ترا لە کەمێک درێژخایەنتر ئەگەر فکر لێ بکەینەوە بەڕاستی شاهدی چەندین سەفر دەبین کە بێبی دۆچکۆین بەهۆی ئەم هۆڵدەرانەوە دەتوانێت بەڕاستی لە نرخەکەی سفرەکانی کەم بکاتەوە و نرخەکەی بەرەو هەڵکشانێکی زۆر گەورە بڕوە و هەروەها لە تویتەر ئازیزان ئەم دراوە خۆشەویستە 1,468,595 فالوێری هەیە کە لە ماوەی 1 ساڵە بەم شێوەیە هۆڵدەر و فالوێری بۆ خۆی کۆکردیتەوە کە هەر دراوێکی شەوەی 100% بزانن کە ئەگەر لای خەڵکانی خۆشەویست بوو ئەکسچێنجە گەورەکانیش دێن ئەو دراوای لیسەکەن چونکە
زۆربەی هۆلدەر و فالوێری هەیە و ئەکسچێنجەکانیش بەڕاستی بۆ قازانجی خۆوان ئەم دراوان لیستەکەم بوو ئەوەی لە ئایندەدا بۆ ئەوانیش خێرەکی باشی هەبێت. منیش بە پێویستم زانی کە بەڕاستی ئەم ڤیدیۆی بوویەوە دروست بکەم و لە ڕاستی دەنگ و باسەکە بکۆڵمەوە، بەڵام ئەوەی تەئکید بن چ درەنگ یاخود چ زوو بەیبی دۆچکۆین لە ناو یەکەم ئەکسچێنجی دنیا باینەنس لیست دەبێ. بەڵام هەروەکو گوتم مادەم ئێوە هۆڵدێرن سەبر و تەحموڵتان هەبێ هەروەکو هەموو هۆڵدێرەکانی بەیبی دۆچکۆین بۆ ئەوەی لە ماوەکانی ترە بەڕاستی زیاترین قازانج و ئەو کەسانەی هەبێ کە بەڕاستی بە دڵ و جانەوە هۆڵدێری ئەم دراوە خۆشەویستە بوون. بەڵێ ئازیزان ببورن کە بەڕاستی ڤیدیۆەکەم زۆر درێژ کردەوە، چونکە بەڕاستی دەنگ و باسی بەیبی دۆچکۆین ئەوەندە گرنگە ئەگەر من هەفتانە 2 ڤیدیۆ لەسەر ئەم دراوە خۆشەویستەی بەڕاستی بۆ ئێوە بۆ خەڵکی کوردستان بڵاو بکەمەوە، بەڕاستی دیسانەوە شار کەمە، چونکە ئازانم زۆربەی ئێوە هۆڵدەری دراوە ئەلکترۆنیەکانن، بە تایبەتی دراوی ئەلکترۆنی بەیبی دۆچکۆین. هەر ڕەخنە کۆمنتێکتان هەبوو یاخود پرسیارێکتان هەبوو لەژێر ئەم ڤیدیۆی لە چەنەلی یوتیوبم بنووسن، من بە هەردوو چاوان جوابی ئێوە ئەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر، وێبسایتێکی تر، ئەپێکی تر و بەرنامەیەکی تر. هەمووتان بەخۆی گەورە سپێرم، خوا یار و پەنای ئێوە بێت، خواتان لەگەڵ.